ئەوەی تێبینی دەکرێت ئەو نەخۆشیە بەوە لە نەخۆشی سارس جودا دەکرێتەوە. یەک توانای تەنینەوەی یەکجار زۆرە، چکە لە 5 ڕۆژی ئەوەل کەسەکە هەست پێناکە کە تووشی نەخۆشیەکە بووە و دەبێتە هۆی گواستنەوە لۆ ژمارەیەکی زۆر لە نەخۆشەکان. هەر لەبەر ئەوە ئەو ڕێکارانەی ئەو ڕێکارە تەندروستیانەی کە لە هەموو جیهان گراوەتە بەر ئەوەیە هەر وەک حکوومەتی هەرێمی کوردستانیش پیادەی کرد، ئەوەیە کە لە ماڵەکان تا ببینێنەوە هەتا تێکەڵاوی و قەرەبارغی دروست نەبێ، چونکە ئەگەر سەیری ئامارە جیهانیەکان بکەین دەبینین ئەو نەخۆشیە کەمتر لە منداڵان نیشانەی تیش یان نیشانەی تند یان تیر دەکا بەڵکو لە سەرووی تەمەنی 50 ساڵی نیشانەکان زیاد دەکا و نەخۆشیەکە سیرایەت دەچێشێ و تیری دەکات. ئەوجا هەر لەبەر ئەوە یەکەم 5 ڕۆژ نیشانەی لەسەر نییە، ئەگەر هات و خەڵق قەرەبارغ بێ لە شوێنی قەرەبارغ نزیک بیتەوە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیەکە زیاتر دەبێت.